ئیجا کارانی خۆشەویست هەمووتان بەخێر بێن. ئەمڕۆ دیارە 14 ڕۆژ بەسەر تاوانێکی زۆر گەورەیە ڕوویداوە کە کەلێنێکی گەورەی بۆ ئێمە بەجێهێشتووە لە هونەری میلی و لە هونەری ڕەسەنی کوردیە و جەرجی و خانەوادایان بەڕاستی و جەرجی ئێمەیان داخ کرد بە کارەساتێکی زۆر زۆر ناخۆش کە ناتوانین وە بە ئاسانی بیر بکەین. لە ڕاستیە گرنگی بەستێم کۆنگرە ڕۆژناوانیە ئەمڕۆ بۆ دوایەوەی کە خانەوادەکەی سەردانی بەڕێز وەزیری پێشمەرگەیان کرد لە نزیکەوە خۆیان بەڕێز وەزیری پێشمەرگەیان بینی و ئێمە ڕۆژانە لەگەڵ سندیکای هونەرمەندانە بە کۆمەڵی هونەری میلی و وەزارەتی پێشمەرگە بە بەردەوام لەسەر هێڵین و بە بەردەوام لەو کەیسەیە ئاگادارین لەبەرەوەی خەڵکێکی زۆر داوامان لێکا کە ئایا بۆ ئێمە هەتا ئێستا گوایە بێدەنگی نیە هیچ هەڵوێستێکمان نوانە ئێمە هەموو هەڵوێستێکمان نواندووە بەڵام خۆتان نەزان لە ڕوودانی تاوانێکی لەو شێوەیە لێکۆڵینەوە هەیە هەتاکو لێکۆڵینەوەکان نەگاتە ئاکامێک ئێمە ناتوانین هیچ بڵین لەبەر تێک نەچوونی ڕوتی لێکۆڵینەوەکان لەو تاوانی کە ڕوویاوە تاوانێکە خۆتان نەزانن خێنکاندن و فڕاندن و دوایی فڕێدانی ڕووپاتەکە لە شوێنێکی تر ئەمانە هەمووی تاوانە و لەم سەردەمەیە بەوەی کامێرەکانی چاودێری و هەندێشتەوە ڕەنگە دواتر ئەو تاوانە دڵنیان تێمە ئەمڕۆ بۆیە کۆگرێمان بەستووە بۆی پێتان بڵین ئەگەر پێشتر دۆزێک ڕەشببینیمان تیا بوو بەرامبەر دواکەوتنی ڕوتی لێکۆڵینەوەکان یا ئایا بۆچی تا ئێستا خەمساردیەکە بێ بەڵام لەمڕۆ ئومێدێکمان تایە کە دڵنیای تاوانباران ئەدۆزرێنەوە بە سزای خۆیان ئەگەن حەزەکەم بەڕێز کاک نیازوریش سەرک سندیکای هونەرمەندانی کوردستانەوی شار لە نزیکەوە ڕۆژانە دیارە من لەگە بەڕێزا دوێنە سەردانی چەند شوێنێکمان کرد بۆم مەسەلانەویش خۆی باسی بکەم. گەوارەتان باش میدیاکارانی عزیز خانەوادەی کاکە جوانڕۆی جوانەمەرگ ئەو قسانەی کاکە جەزا کردی کۆی ئەو شتانەیە کە ماوەی 2 هەفتەیە ئێمە بە دوای ئەم کەیسەوەین کە بەخۆ دارەزانن تاوانێکی گەورە دەرحەق بە یەکێک لە هونەرمەندەکانی شاری سلێمانی و هونەرمەندانی کوردستان کراوە بە شێوازێکی دڕندارە کوژراوە کە ئەمە جێگەی نیگەرانێکی گەورەیە بۆ ئێمە هەم لە نێوەندی هونەری ئێمە داخێکی گەورەی دروست کردووە هەم لە نێوەندی کۆمەڵایەتی سلێمانی هەموو کوردستانە بۆتە خەمێکی گەورە ئێمە لەگەڵ کۆمەڵی هونەری میلی کوردستان و برای عزیزم کاکە جەزا ماوەی 2 هەفتەیە لەسەر خەتین لەگەڵ دەستگا پەیوەندیدارەکان لەگەڵ وەزارەتی پێشمەرگە لەگەڵ لایەنە ئەمنیەکان لەگەڵ لایەنە حیزبیەکان بۆ ئەوەی بتوانین سەرەدایەکمان دەستکەوێت لەسەر ئەم کەیسی کوشتنە کە بەداخەوە سەرەتاکانی نەختێک لێڵ و ناڕوون بوو وەکو کاک جەزاوتی خەریک و تووشی ڕەشببینی بین و ئەمانویست هەڵوێستی تونتر بگرینە بەڵام ئێستا ئاکاری لێکۆڵینەوەکان بەرەو شێوازێک ئەڕۆن کە جۆرێک لە دڵنیایان ناوە بە ئێمە کە ئەنجامی ئەم تاوانە ئاشکرا بکرێت وە بکوژانی کاکە جوانڕۆی باڵەبان بەرەو ڕووی یاسا بکرێنەوە کە ئەمە هەم سەبووری ئەدا بە ئێمە هەم سەبووری ئەدا بە خانەوادەکەی و هەم بە سەرجەم هونەرمەندان ئێمە لێرەوە بێ سوپاسی بەڕێز وەزیری پێشمەرگە بەڕێز وەزارەتی پێشمەرگە و کارمەندەکانی و کارمەندەکانی دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان کە بەجددی ئێستا لێکۆڵینەوە لەسەر ئەم کەیسەکەن هیوادارین لە ئایندەیەکی نزیکە هەموو لێکۆڵینەوەکان کۆتایی بێ شتەکان ئاشکرا بکرێ و جۆرێک لە سەبووری هەم بۆ خانەوادەکەی هەم بۆ ئێمە دروست بێ کە بەڕاستی ئەمانە هیچی لە سوێی لە دەستدانی کاکە جوانڕۆی باڵەبان بۆ ئێمە کەم ناکاتەوە بەڵام لەگەڵ هەندێک شتا هەیە لەوانێ دەسەڵاتمان نەبێت بەڵام تەنها دەسەڵاتمان لەوە بەکاردێنین کە هەوڵدێن ڕێچکەی لێکۆڵینەوەکان بە ئاراستەی خۆی بگا و ئەوانەی بەم کارە قێزەونە هەڵساون بەرەو ڕووی یاسا بن. زۆر سپاس بۆ ئامادە سپاسانەکەم. ئەگەر ئەوە دوایەت پرسیارێکتانە بێ بەڵام یەک شتەیە زۆر گرنگە ئێمە وەکو سندیکای هونەرمەندان و کۆمەڵی هونەری میلی و هاوڕێیانی هونەرمەند و خانەوادەکەشی ڕێگە ناین ئەو کەسە بە لاڕێ ببرێ بۆ هیچ بەرامێکی تر ئەوە تاوانێکە کراوەی تر پێویستە بە کوژان و بکارانی بدۆزرێنەوەنی هیچ پێویست ناکە ئەمە بەکار بێت بۆ هیچ شتێکی تر وەک خۆتان لە سوشیال میدیا هەندێک حاڵەتە بینن ڕەنگە لێکۆڵینەوە شتێکی تر بڵێ ئەگەر ئەوە پرسیارێکتان هەبێت ئێمە وەڵی لە ڕاستیە ئەوە ڕەنگە و پرسیارە لە لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی دادگاکان و ئەو کەسە دیارە لە دادگای کۆیە و تاوانەکەش هەولێر ڕوویاوە ڕەنگەوان زیاتر شارەزایان هەبێت ئێمە لێتان ناشەرینەوە ئێمە
وەکو خەمخۆریمان لەسەر خەتی نیاز باسی کە بەڵام ئێمە ناتوانین لەبارەی ئەو تاوانە لەبەرەوەی ڕوتی لێکۆڵینەوەکان تەواو نەبووە و بۆی ئێمە زیان بە لێکۆڵینەوەکان نەگەێنین ئەوە بەجێڵین بۆ لایەنی پەیوەندیدار ئەو قسانەی کە هەبوو ئەو کێشەیەکی کۆمەڵایەتی بۆ کە سوکار و خانەوادەگەشی خۆیان هەموو شایەتی و حاڵەتەن بەڵام دیارە ئەوە لەناو سۆشیال میدیایە لە واقع ئەرزی واقع ڕەنگە شتێکی تر هەبێت یعنی منەکو باسم کە ئێمە ڕێگەناین و لایەن ئەمنیەکان و وەزارەتی پێشمەرگە و هەموو دڵسۆزانێ ئەو کەیسە ڕێگەنیان کە ئەو بەکاربێ بۆ هیچ بەرامێکی سیاسی وڵاوە کە سوکارینەوە باوکی بەڕێزێتی و براکانی لێرە نەگەر ئەوان کاکە ژەنیاری کوڕی لێرەیە کاکە ژەنیار هەم هاوکاری بۆ هەم وەکو هونەرمەندێک وەکو ئەوان وەکو دوانەیەک وەکو دوێتێک لەسەر جەم فستیڤاڵ بۆنەکانە ئەو باوکو کوڕا ئەتوان بڵام شانازی بوو بە هونەری میلی و ئەم زیاتر هەندێک زانیاری لای هیوادارم ئەوی کە گرنگە بەس بکەن سەرەتا بەخێر بن بۆ ئامادەبوونتان لێرە من وەکو کوڕی ژوانڕۆی باڵەبای هیوادارم ئەوەی ئەم کارە قێزەوەی بەرامبەر باوکم کردووە بە ئاسانی بە سوودترین کات بدۆزرێتەوە چونکە باوکم کەسێکی دیار بوو کەسێکی گەورە بۆ لە ناو کوردە بەڕاستی ئەوەی کە وای کردووە لە باوکم ڕێزی باوکمی نەگرت بوو هیوادارم ئەوانەی کە وایان کردووە لە باوکم بە زووترین کات بدۆزرێنەوە ئەوە چی زانیاریێکتان لەسەر کوژەکانەیە ئەوەندێکی ئاگاداری بیسەکەی بە سوکاری تاکو ئێستا هیچ زانیاریێکیان بە ئێمە نەیەوە یعنی باوکیشم لەگەڵ هیچ کەسێکا کێشەی نەبوو من خۆم وەکو کوڕی ئەو هیچ نازانم گومان مەسە هیچ کەسێک نییە و هیچ زانیاریێکیان بە ئێمە نەیە بەڵێ لێکۆڵینەوە بەردەوام با منێک شتان پێوە لە پێشەی باوکی قسە بکە کاک جوانڕۆی باڵەبان وەک هونەرمەندێک هەم لە نێوەندی هونەری هەم وەکو سەندیکا هەم وەکو کۆمەڵی هونەری میلی هیچ کێشە و گیر و گرفتێکی نەبووە ساڵانەی کێمە مامەڵەمان لەگەڵ کاکە جوانڕۆ کردووە مرۆڤێکی لەسەر خۆ مرۆڤێکی مولتەزیم هونەرمەندێکی چالاک یەکێک بۆ لەو ژەنیارە باڵەبانە ئاستبەرزانی کە ئومێدمان پێ خواز وەکو ژەنیارە باڵەبانە کۆنەکانی کورد دەکەوێت بۆیە بەنسبەت ئێمەوە هیچ کێشە و گیر و گرفتێک نییە ئەوەی کە هەیە با چاوەڕێی لێکۆڵینەوەکان بکەین ئەگەر لێکۆڵینەوەکان ئێمە یەک قسەی تیا بکەین لەوانەیە کێشە دروستکە بۆ ئێمە حەزەکەین ئەو ئاراستێن ئەو دیارە باوکی کاک جوانڕۆیە دەوام هەیە لە دادگا حەقی کوڕەکەم گوم نەبێت بەزووترینی کار ئەمانە بگیرێنەوە بگرێن بە دادگا داواکاری باوکی جوانڕۆ ئەوەیە حەقی کوڕم گوم نەبێت دادگا بە کاروباری خۆی هەرچێ بیدۆزێت و بیابم بە سزای خۆیان بگێن سپاس بۆ ئامادەبوون السلام عليكم. من أيها الجولة في جبال ودعوة أخوة الجولة المدعاة يا مسيح مدعاة مدعوة أو كم خلي كلكم نبيع حكومة بارك ميلاتها وركب كل من أبو كل أوان وبدأ كل قارة بدرن وخمس سنين مدعوة كعلم أويا نقبل بعنه هذا مش أخسر كمان بالكي ميلاتها كلكم نبيع هذا